دو پێشمەرگەین ڕۆژ لە ئەنجامە تەقینە ماینەکە چاندیدە کۆژالی پەکەکێ و هاتبوونە چاندن شەهید بوون. لە ناوچە دینارتە یا بسەر ئاکرێڤە لە هەرێما کوردستانی دە ئەنجامە تەقینە ماینەکە چاندیدە کۆژالی پەکەکێ و هاتبوونە چاندن و ئارمانجە کاروانەکە پێشمەرگەیان کردبوو ملازم اسماعیل عوسمان و ملازم حەمدی جابر محەممەد ئەمین کو بخوا خەلکی قامشلونە شەهید بوون هەژمارک پێشمەرگەیان دنجی بریندار بوون. دمەها بۆری دەژی هەرێما کوردستانی هەژمارک ژماینن ژالی پەکەکێ و هاتبوونە چاندن داکو کۆدوخستن ئارمانجە هێزن پێشمەرگەیان بکەن دیتن وەزارەتە پێشمەرگەیان ژێ دەداخوانیەکێدا ڕاگەهاند کۆ تیمە ئەندەزیاریە لەشکەری یا بسەر ماینن ئان تیمە ئەندەزیاریە لەشکەری ماینن چاندی کۆژالی پەکەکێ و هاتبوون چاندن لەسەر ڕێیا ئامێدیە و دیرەلۆکێ تێک برن هەردەم و دەمێکێ چەکدارن پەکەکێ ئارمانجە هێزن پێشمەرگە دکە و ماینان دچینە.